جارێکتر سڵاوتان لێبێ ئازیزان گەڕێنەوە بۆ تاواکردنی ئەم بەرنامەی چاوپێکەوتن لەگەڵ بەڕێز ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڕێز محەممەد فەرەج. مامۆستا پێش ناوبڕەکە باسی وەزعی کورد لەگەڵ بەغدامان دەکرد و کێشەکانی پرسیارێک بکەم، ینی ڕات چییە لەسەر ئەدای نوێنەرانی کورد لە بەغدا؟ والله يعني جارد وضعي بغا خوي بخوي جوري ل تحكمك يعني وضعي نالبار وضعي برلما ترسيو وضعي اتواني بلي خطر يعني ترس لسر نفركان ترسي لسر نفركان دروس كردو دوهم سروشتي جموجور لبغا زور اسانيه سيهميش يعني تو ام كسانا مربوط بحزبه يعني أبوه لو هلا لشار شو ندري تلبير ما مشاهدته يعني ما رن نري همون قلقي والله لا يسال أو قرفتها بما يعني أدايك بقوة نبوة أبوه بقوة به بو شنكي أم بيكاتاني ترك العراقة هن وكو يمنين يعني وكو يمنين لو الرؤية أو كعرب حكومة بون بغض نظر مذهبي شيء بەڵام ئێمە وا نەبووین، ئێمە چاوساوی نەتۆ، ئێمە کۆمەڵێ زوڵم بەرامبەرمان کراوە بەرامبەر بە کەس نەکراوە. وەکو لە مدەی 3 مانگە دوو کاری زۆر ترسناک کە بەشەرەت هەر یەکێکیان بە جینۆساید دەزانێت، هەر یەکێکیان هەڵەبجە و ئەنفال لە خلالی 3 مانگە ڕوویان داوە. ئێمە جیاوازین. بەڵام هەیە ئەڵێت ئەم وانی کە لە بەغدان بە تایبەت نوێنەرەکانی کورد لە حکوومەت ئەمانە مۆزەفن کە ینی لەبەرەوە ناتوانن ئەوەی کە هەرێمی کوردستان ئەوێت ئەوان لەوێت جێبەجێ بکەن. جاگەر ئەوە ئاوا کرابێەوە تاوانە بەرامبەر بە میلەتەکە گرێ، میلەت بۆچی دەنگا بەوان؟ بۆیە دەنگا بۆ خەڵکە بچێ نوێنەرایەتی ئەو بکە. بەڵێ من لە ناو ئەم حیزبام، بەڵام کە چوومە ئەوێ ئەبێ نوێنەری خەڵک بم، قسە بۆ خەڵک بکەم. یعنی ئەم حیزبە پشتگیریم بکە لە پێناو مافەکانی خەڵکە، لە پێناو داواکاریەکانی خەڵکە، نەک ڕێگریم لێ بکە کە ئەمە کێشەکەیە. بەڵێ ئەم دۆزە تازەی عێراق چ کاریگەریەکی لەسەر چارەسەرکردنی پرسی ینی کێشەکانی کورد دەبێت لەگەڵ بەغدا؟ من وازانم کورد ئەبێ قسەکانی خۆی دیار بکە. ئەم قسانەی کە لەم ئەخیرا بە وەفدی ئەتیلافی نیشتیمانی وتراوە بە ڕێسەرۆکی هەرێم پێوتون لە 3 خاڵە کورتی کردوتۆ کە یا چارەسەری ڕیشەی کێشەکان، یا جیابوونەوە، یا شەڕ. ئەبێ کورد لەم چوارچێوەیە باس و خواسی کێشەکانی خۆی بکە. 3 بڵێن نەبێ، بەڵام یەکەم و دووهەم زۆر گرنگە. یا کێشەکانمان چارەسەر بکەین، یا ئەگەر تەحملمان ناکەن تاوە ئێمە لە ماڵی خۆمان وێژ لە ماڵی خۆت. باشە، چارەسەرکردنی کێشەکان هەروە ئاسانە، ینی بەسەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئەم کێشانە ئەمە موعەقەدە کە ناتوانانی بە جارێک و دوو جار ینی بە دانیشتنێک دوو دانیشتن چارەسەری بکرێت. ینی بۆچی گەشتۆتە ئەو ئاڵۆزیە کێشەکان؟ ئێمە لە 2023ەوە کورد بەشێکە لە بەغدا، بەشێکە لە دروستبوونەوەی حکوومەت، بەشێکە لە دروستبوونەوەی سوپا، ینی لە هەموو ئەوانە بەشێک بووە. بۆچی کێشەکان وا گەشتۆتە و ئاڵۆزیە کە ئیتر تەواو چارەسەرکردنی ئاسان نەبێت؟ هۆکارەکەی بە قەنەعەتی من بۆ ئەوە گەڕێتەوە کێشە جەوهەریە مهمەکان ئەولەویاتەکان کە ئیشارەتم پێکرد کە تۆ دان ناوە نایی تۆ سەری. مەسەڵەن لەبەر دووهۆ، یەکەم ئێمە لەگەڵ بەغاوەنە ئاش نەبووین تا بین ئادێ با مەلەفی 140 دەربێن، تۆزی لێ نیشتووە، هەر ئەڵێم زانین دیجلەیەتە پێشەوەی تە مەشغوڵی دیجلە بین. ئەوە کێشەی گرفت لێرە، یعنی ئەزمە بیتە دەم ئەزمە، ئەوە چارەسەر نەبدێت بۆی ئەسڵەکە لە بیر بچێتەوە. ئێستا ئێمە وەکو فەڵەستینەکانمان لاتۆ لەگەڵ ئیسرائیلە، ئیتر ئێستا کەس باسی عەودە ناکە، کەس باسی 67 ناکە، هەر باسی ئێسایە، ئەوەنە خانوو ڕووخاوە، ئەوەنە دار زەیتونیان بڕی و ئەزمە لە دوای ئەزمە ئەگەر ئێمە استراتیجێتمان هەبێ ئەبێ لەسەر قسەی خۆمان بکەین. ئەو شتە لاوەکیانە ئەبێ بینە دەستی لوجنەیەک بە بچکۆلە سەیری بکەین، نەیکەین بە گەورەترین شت بەرامبەر بە خۆمان ئینەکەی خۆمان لەبیر بچێتەوە.
ئەو یەکێکێتی ئەمە سیاسەتێک نییە مالیکی بەکاری بێنێ بۆ ئێمەش بەکارمانێناوە دوو ئێمە بەرژەوەندیە وردەکان حسێ بکەین مەسەن کارڕۆین وەکواڵێ ئەو لەوێتەین بەنەوت ئەمە یعنی ئێستا ئێمە ڕخنەمان گرتووە لە میسر ئەڵێن سەرۆکی کۆماری میسر مەفروض وایە کە لە مەرحەلەی دیکتاتۆریەت هاتیتە مەرحەلەی دیموکراسیەت ئەو ناوەندە هەرچەند هەیە مەرحەلەی ئینتیقالی ئەبێت تۆ اعتماد بکەیتە سەر سێشت ئیش بۆ سێشت بکەیت یەکەم مافەکان دووهەم ئازادی سێهەم باشترکردنی گوزەرانی خەڵک نەی باسی دەستوورشت بکەیت من کە برسیمە دەستورم بۆ چیە من کە برسیمە دەسەڵاتی تۆم بۆ چییە من نانمەوێت ڕۆژنامەنووسێک کە پێشتر نەیتوانیوە قسە بکە ئێستا ئازادی دروست بووە ئەمەوێ پڕ بە دڵی خۆم هاوار بکەم پڕ بەدەمی خۆم بقیڕێن من ئەمەمەوێ ئەمەوێ ئازاد بم ئەو خەڵکەی کە مافی زەوت بووە داوای مافەکەی خۆیەکە ئەبێ بێ لەم هینا بەڕێسەکەتان بڵێن ئەبێ ئەمە بکە نەک بێ وڵات دەستور تەسبیت بکەم و یعنی ئەتبیت العەرش باوی ئەوە نەما بێ لە پێشەوە کورسەکەی خۆ قایم بکەی ئەبێ بێ لە پێشەوە دڵی خەڵک خۆشکەی خەڵک کورسەکە بۆ قایم بکە تازە عەسکەر ناتوانێت قایمی کە ئەمەش لێرە تۆ ڕێباسی نەوتەکەی من چی بکەم لە نەوت ئێمە گوزەرانمانەوێ ئەمە ئازادیمانەوێ ئەمە مافەکانمانەوێ تۆ ئێستا ئێمە هەر ڕۆژێ باسی ئەنفال و هێنا مەرگەساتی وابینی ئەمە لەکوێ ئەمە لە ئەفریقایە ئەمە کوێ چۆن ئەبێشتیوە نیشتیمانێ بەم دەوڵەمەندیە داهاتێ بەم زۆریە ئەی بۆ کێ ئەمە گرفتەکانمان ئێمە ئەولەویاتەکانمان دیار نییە باسی نەوت ئەکرێت زۆریانی ئێوە وەک یەکگرتووی ئیسلامی لە ئەدای حکوومەتی هەرێم ڕازین سەبارەت بە نەوت و بە پرسی نەوت ئێمە قسەی ئێمە بریتە لەو قسەی کە جمهورێکە خەڵکی کوردستانێکە ئێمە مکەلەفین بە گەیاندن و شیکردنەوەی هەم خواست هەم ڕخنەکانی خەڵک چونکی ئەگەر ئێمە ڕخنە بگرین ئەبێتە جۆرێ لە سیراع و جۆرێ لە ڕخنانی کە پێتان ئەڵێن خەڵک ئەوەی کە ئێوە ناڕازیە بەڵێ ئێمە و ناڕازیە گەیەنین ئەوە ئەرکی ئێمەیە ینی ئەگەر تۆ لێم بپرسی ینی ئێوە معارەزە چیەکەن من ئەڵێم باشترین خزمەتمان کردو بە پرسی نیشتیمانی باشترین خزمەتمان کردو بە دۆزی هەرێمی کوردستان باشترین خزمەتمان کردو بە دیموکراسیەت ئەم قسانەی کە ئێمە یکەین لە سا ৯ پەیوەندە بەم دۆزەی هەرێمی کوردستانە مانوێ بەهێز بێ چونکی ئێمە شتمان ماوە ئەگەر تۆڵی سۆمال وڵاتێکە لێ قەوما و لە یەک دابراوە هەر ڕۆژی هەڵسانەوە عەلەمەکان هەڵەکەن ئێمە چی ئێمە بێ خۆمان دروستیکەین لەبەرەوە بێ زۆر وریابین زۆر حەکیم بین زۆر عەقڵانی بین بە پرسیارێک بکەم لەسەر پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن یعنی ئەو پاکێجانە ماوەیەکی زۆر باس کرا ماوەیەکی زۆر گرنگی پێدرا ماوەیەکی زۆر داواکاریەکی ینی سەرسەختی ئێوە بوو کە ئەم پاکێجانە جێبەجێ بکرێ بەڵام بینیمان وردە پاکێجەکان ئێستا باسیش ناکرێت یعنی ئەگەر لە کۆبوونەوەیەک یان کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی سەرکردەیەکی ئۆپۆزیسیۆن باز لەوە بکات کە زەڕورە ئەم پاکێجانە جێبەجێ بکرێت ئێوە بۆ چونتان چیە لەسەر جێبەجێ نەکردنی ئەم پاکێجانە تا ئێستا سەرەتا مەبەست لەم پاکێجانە دوو مەبەست بوو یەکەم ئێمە ئەرکمان چییە و کۆپۆزیسیۆن ئایا ئەرکمانەوەی هەر ڕەخنە بگرین نەخێر لەوانەیە لە وڵاتێکاوە کووت مەگەر خوددان سەروەر بێ هەر مەبەستیەوە بێت دەسەڵاتەکە بڕوخێنێ خۆی بێتە دەسەڵات بەڵام و کووتم ئێمە لە هەرێمی کوردستان جیاوازین ئەبێ ئەم ئەزمونە دەوڵەمەندکەین لەبەرەوە ئێمەش توانە عەقڵی و فکری و لێهاتنەکانی خۆمان خستە گەڕ کە پرۆژە پێشکەشکەین بۆ چارەسەری ئەو کێشانەی کە هەن کە هەموو دنیا پێزانە دەسەڵاتیش خۆی ئەقراریەکە دووهەم ویستێکی خەڵک ڕووی کردە ئێمە کە ئێوە تاکەی دوورە بن لە یەکتری ئێوە دەسەڵات هەرێمی کوردستان تەحملی ئەمە ناکە بەردەوام مەترسی لە ناخی هاوڵاتیا هەیە شەڕی ناخۆ دروستە بێتەوە ئێمەش بۆ ڕێزگرتن لەو ئیرادەیە ئەم پاکێجانەمان کرد بە هۆکاری نزیک بوونەوە ئەم پێنج لایەنە 4 دانیشتنمان کرد
کە پێمان وا بوو نزیک بووینە تۆ لە کۆتاییەکەی گفتوگۆکانمان زۆر لە یەک نزیک بوون ڕێژەی نانزیکی زۆر کەم بوو ئەی چی کردوە چی وای کرد کە دوورکەون دەسەڵات ئێمالی کرد ئێمە داوامان کرد ئەو داخوازیانەی خەڵک ئەیکا لەو کاتەی دوای حەڤەی شوبات گرتنی و خەڵکانی کە تۆمەتبارکراون بە کوشتن ئەم چالەکەوانی بەدەنیانە ئەگیرێن و خەڵک لیانن و دەریانەکەن بێن بەدەمیانەوە قەرەبووی ئەو خەڵکانە بکەنەوە کە زامار بوون کە شەهید بوون نیان کرد ئیتر ئێمە ئەڕۆین بۆ ئەوواڵێن خواسی خەڵک بگەێنی کە وەختێت تۆ چارەسەری کێشەی خەڵک ناکەی تر دانیشتەکەی من بۆ کێبێ ئەو کاتە بێتە حیزبی بەڕاستی ئێمەش ئامادە نەبووین کاری حیزبی بکەین تا چەند پێت وایە کە چارەسەرکردنی کێشەکانی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات لە هەرێمی کوردستان ئەگەرێکی بەهێزە یانی ئەو کێشانە ینی ئەو کێشانی کە لە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات هەیە چارەسەرکردنیان دەسەڵات قسەمان کرد پێویستی بە مبادرەیە مبادرەش بێت دەسەڵات بیکە یعنی ئەسە سیر بکە کێشەی بینی تورکیا و پاکەکە جورئەتی عەبدوڵڵا وەجەلان ئەم ئاشتیەی ئاوا گەورە کرد ئاوای کرد ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی و چەندین لایەنی تریش بکەوینە گەڕ بۆی پشتیوانی بکەین تەنانەت ئێمە لەگەڵ حیزبە تورکیەکانیش قسەمان کردووە بۆی پشتیوانی ئەم مەسەلەیە بکەن ئەو مەسئلەی کە ئەم چەکدارانە ئاعتیمادیانە کردی کە بریتیە لە چەک ئەڵێ بابی گۆڕین بەڵام بە دەستکەوتنی مافەکانمان دەسەڵات ئەبێ مبادرە بکە ئێمە تا ئێستا چەندین هەنگاوی ترماناوە دوای پێنج قۆڵیەکە چونمان بۆ لای سەرۆکی هەرێم بەشداریمان لەم کۆبوونەوانە کە ئەکرێ ئەمانە هەموو بۆ ئەوە بوون کە زەمینە خۆش ببێ نزیکبوونەوە دروست ببێ ئەم داخوازیانەی خەڵک بکرێن مبادرە نییە کە مبادرە نییە پێمان وایە ترێسە بڵێن ئەبێ هەڵبژاردن یەکلای کاتەوە هەڵبژاردن ئەمانە یەکلا کاتەوە بەڵێ ڕای تۆ سەبارەت بە گەڕانەوەی پرۆژەی دەستور بۆ پەرلەمانی کوردستان چییە؟ ئێمە وەکوتم کە مکەلەفین بە گەیاندنی خواستی خەڵک لەسەر دەستور قسەی هەیە هەم خەڵک هەم لایەنە سیاسیەکان ئەم دەستورە بێت تعدیل بکرێ و ئێمە لەو پێنج قۆڵیا ڕێکەوتین لەسەرەوە کە چەندین جاریش دەسەڵات ئەمەی گەیاندووە کە دەستور بگەڕێتەوە ئەمە خواستی خەڵکە ئیتر مناقەشەی ناوێ مادەم خواستی خەڵکە جێبەجێکردنی خواستی خەڵک فەزیلەیە ئێوە خۆتانێک فەزیلەیە ئەبێ بگەڕێتەوە بەڵێ وەک یەکگرتووی ئیسلامیەوە خۆتان دەنگتان بەم دەستورەتدا لە کاتی تێپەڕاندنیان لە پەرلەمان بەڵام ئێستا ئێمە قسە لەگەڵ مەرحەلاکەین ئەو مەرحەلەی کە ئێمە دەنگمان لەسەر دەستوردا پێمان خۆش بوو هەر ئەو ڕۆژە بکەوێتە دەنگدان هەر ئەو ڕۆژە بکەوێت بەڵام ئەمە دەسەڵاتە بۆ نەیخست ئێمە لێمان پرسین لە سەرانی دەسەڵات لێمان ئەرە بۆ نەتان خست کاک تەن خەتای ئەمە بوو ئیتر تۆ خەتای خۆتە بۆی خێ بەسەر بنا حەزمانە کرد ئێمە ژۆکو ئەم دنیا دەستورێکمان وایە خۆ کێمان نەبووە لەم دەستورە کێمان نەبوو غەیری دەسەڵات کێمان نەبوو حرەکەتی و پارتی مانع بوون لە نەخستنە ڕێفراندۆمی ئەینا مەفروض وا بوو ئەو ڕۆژە کە ئێمە دەنگمان بۆدا ڕۆژی دوای بخرایەتە ڕێفراندۆم باشە ئێستا قسەیەک هەیە کە باس لەوە کرێم دەستورە تێبپەڕێنرێت بچێتە ئیستیفتاوە ڕاپرسی گشتیەوە یعنی ئەمە چییە گەێنێ دەگەرم دەستورە بەم شێوەی ئێستەی بچێتە ینی بۆ نمونە کۆمەڵی ئیسلامیە لێمە خەتەرێکە بۆ سەر ئاشتەوای نیشتیمانی ینی چۆن وەسفیەکەنێوە من وەسفی بەوە کەم یعنی هەرگیز کارێک نەکەین دژ بە ئیرادەی خەڵک بێ هەر کارێت دژ بە ئیرادەی خەڵک بێ سەرکەوتن بەدەستنایە ینی پەیوەندیەکانی نێوان ئێستای یەکگرتووی ئیسلامی لەگەڵ پارتەکانی دەسەڵات چۆنە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان وەڵاهی ینی بەرەو پێشچوونێک نابینین دوای 2012 یعنی ئێمە کە دوای سەردانی بەڕێز سەرۆکی هەرێم بۆ ئێرە و سەرۆکی حکوومەت وامان هەست کرد کە بەرەو پێشچوونێک دروسە بێ بەڵام بەداخەوە نەمان بینی ینی هەروەکو خۆی ساردیەک ماوە ینی سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ لای جەنابتان کاریگەری لەسەر پەیوەندیەکان بەجێنەیە مەسەڵەن وعد بوو کە هەندێک لە کێشەکانی بادینان چارەسەر بکرێت چارەسەر کرا
وەک خۆی ماوەتەوەچی جگە لە چاکردنەوەی بارگاکان نەبێ هیچ تر نەکراوە. بوونی ئێوە لە دوهۆک ئێستا ینی ترستان نییە جارێکی تر ئەو کێشانی کە لە ڕابردوو ڕوویدا ڕووباتەوە بە تایبەت بەرە و هەڵبژارنەکان دەچین. ئێمە ئێستا لە دوهۆک و لە بادینان نزیکەی 150 بەرەو ژوور هەڵگری بڕوانامەی ماستەر و دکتۆرامان هەیە لە عدادی دەرزەڵێنەوە. بەمەرجێ زانکۆ زۆر پێویستی پێیانە. بەڵام تەعین نابن. ینی ئەمە لەکوێی دیموکراسی ئەمە جێگەکەیتەوە. داواش کراون ینی ئەوان خۆیان داوای تەعین بوون نیشان کردووە. پاکێجە ئەوش بۆ بە پاکێج. باشە مەسلەیەکی تر مەسلەی خۆ کاندیدکردنەوە یاخود هەوڵدان بۆ کاندیدکردنەوەی سەرۆکی هەرێم یاخود تێپەڕاندنی دەستورەکە بۆ ئەوەی جارێکی تر سەرۆکی هەرێم ئەو مافەی هەبێ کە خۆی کاندید بکاتەوە. ئەم مەسەلانە چۆنە بینیت ڕای ئێوە ینی هەر ئەو ڕایەیە کە هەموو ئۆپۆزیسیۆن پێکەوە دژی ئەم مەسلەیەن یاخود ڕایەکی تایبەتتان هەیە و دوولایەنەکەی تری ئۆپۆزیسیۆنی پێ ڕازی ئێمە هەر سێلایەن بەیەکەوە قسەمان کردووە ئێمە دژ بەم مەسەلانە وەکو دژایەتی هەرگیز ئێمە دژایەتی هیچ کەسێک ناکەین و دژایەتی هیچ لایەنێکیش ناکەین. ئێمە لایەنگری یاساین. ئەم مەسەلەیە ئێمە لە چوارچەوەی یاسا وەڵاممان داوەتەوە. لە ڕووی یاسایی و ئێمە قسەی خۆمان لەسەر کردووە کە ئەمە لە ڕووی یاسایی و ناگونجێ. نا ئەوە ئەمە دژایەتی بکەین نەخێر. ئەوە لە سیاسەتە ئەمە شتێکی هەڵەیە بە تایبەتی لە ناو نیشتیمانێکە کە هەمومان پێکاتەکەینی. ئێمە لە ڕووی یاسا سەروەری و قسەمان لەسەر مەسەلەیە کردو. تۆ لە منە پرسیاڵی ئەو ئیشە ئەبێت یاسایی ئێمە کۆمەڵە پسپۆڕی یاساییمان کۆ کردەوەتیان لە ڕووی یاساییەوە نابێت. ئێستا لای خۆش لایەنە سیاسەکانیش ئەماڵێن دەسەڵاتی هەندێک لە بەشێکی دەسەڵات ئەماڵێ کەوابوو ئەمە بیخەنە چوارچەوەی یاسا. بەڵێ ئێوە کاندیدتان ئەبێت بۆ سەرۆکایەتی هەرێم تا ئێستا قسەمان لەسەرم بابەتە نەکردووە. مامۆستا سەلاحەدین بەدین زۆر جار ینی باسیەوە کرێت کە ڕەنگە کاندیدێکی بەهێز بێ ئەگەر خۆی کاندید بک پشگیریەکەن. خۆ پاڵاوتن لە دەستورە مافی هەر هاوڵاتیەکە و مەرجانەی تیا بێ مامۆستا سەلاحەدین ژۆک و هەر تاکێک لەم کۆمەلگایە. بەڵام ئێمەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان و کوتم هێشتا ئەم باسەمان تاوتێ نەکردو بە جددی چونکی جارە نازانین چۆنە ئەکرێ ناکرێ دواخرێ پێشەخرێ. بڵێ ئەگەر بڕیار بێت کاندیدێکتان هەبێ هەر سێ لایەنی ئۆپۆزیسیۆن پێکەوە یەک کاندید هەڵە بژێرە یاخود باسی ئەو مەسەلێشتان نەکردو. ئەوە نەخێر نەمان کردو هێشتا جێگەی مناقەشەیە ینی ئەمە ئەو سێ لایەنە ئەتوانی بڵێ بەهێزترین پێکهاتین لە کوردستانە یعنی لە پێکهاتەی استراتیژی بەهێزترین چونکی هەتا ئێستا نیگەرانیەکمان بۆ دروست نەبووە لە بینی یەکتریە و تا ئێستا لێک خوێندنێکمان نییە بەرامبەر بە یەکتری. ئەو بڕیارانشی کە ئەیدەین کە پەیوەندن بە قەناعەتی هەر سێلامانەوە بە ئیتیفاق بڕیارەکانە دەین و لە دوای ئەوە کە هەر شتێکەکەین بە جیاجا ئەوە ئازادین چونکی ئەمە هینێکمانە استراتیژێتێکنی بەستین بە یەکەوە. بەڵام پەیوەندێکی ئەخلاقی بەهێزمان هەیە بە یەکەوە هەمیشە مەحاولەمان کردووە کە ئۆپۆزیسیۆن قسەکانمان بە یەک بکەین و لە چوارچێوەی یاسا ئەم قسانەمان بکەین و بە جۆرە ڕایانگەیەنین کە سوود بە ئەزمونونەکە بگەێنێ. مەسلەیەکی تر هیچ باسی پێکەوە دابەزینی لیستێکی ئیسلامیەکانتان کردووە لە هەڵبژاردنەکانە یاخود ئەمەش مەتروحە و هەتا ئێستا بە جددی باسی لێوە نەکراوە. ئێمە هەر ئێمەش و برادرانی کۆمەڵی ئیسلامیش و برادرانی بزوتنەوەی ئیسلامیش ئێستا الحەمدولیلا تێگەیشتێکی باش لە نێوانمانە دروست بووە. ئەم کارانەی کە ئیکەین بۆ دیعایە و بۆ هەندێشت نەبێ بۆ خزمەت بێ چونکی لە ئەساسا دین بۆ خزمەتی بەشەریەتە یعنی خوای گەورە ئەم ئايات و ئەم پێغەمبەرانەی هەموو ناردووە لە پێناوی چییە؟ لیەقومە الناس بالقسط بۆی مرۆڤەکان وا لێ بکەی دادپەروەر بن لە بین یەکتریە لەگەڵ یەکتریە بۆ یەکتری کەوابوو وەزیفەی ئەدیان وەزیفەی پێغەمبەران هەموو بۆ خزمەتی بەشەریەتە. ئێمەش ئەبێت لەم ڕوانگەیەوە سەیری خۆمان بکەین نزیک بوونەوەمان و بە یەکۆ بوونمان و هەر شێوەیە کە ئێمە سێلایەن بە یەکۆین
تیجاری فکریمان هەندێکی جیاوازە بەڵام هەر سێکمان یەک ئاماجمانەیە کە بریتە لە خزمەتکردنیم گەل و نیشتیمانە بەهێزکردنیم ئەزمموی هەرێمی کوردستان کاتە دابەزینتان لە هەڵبژاردنەکان بەیەکەوە خزمەتی ئەم مەسەلا ناکات ئەمە ئەبێ زەمینەکە بێ ڕاپرسیەک بکەین هەم لە ناو خەڵکی خۆمانە هەم لە دەروی خەڵکی خۆمان لەمەولا هەوڵ بین ئەم کارە موسساتیانە وا بکەین ڕای خەڵکیش یعنی ئێستا من کە بینم لە فەیسبوک و لە تۆیتەر و لە ئەمانە خەڵک قسەکەن گەنج ئەمە ئەو ڕۆژەیە کە گەنج خەوی پێوە بینێ ئەبێ هەموو جارێوترێ با لاوەکانیش بەشدار بن لە سڵی قەرارە پێشتر ئاسان نەبوو چۆن نتوانێت بێت ئەم ژوورە بەس ئێستا توانێت بێت لە ڕێگەی فەیسبوک توانێت بێت بەڵام هەر ئەوەنەیە من داوام هەیە لەو گەنج و لاوانە یعنی خۆیان پێ بگەێنن خۆیان نیانە دەست میزاج و تۆمەت بارکردنوانە خۆیان پێ بگەێنن لێەوە کەم کەم قیاداتی گەنجیش دروست ببێ ئەمە حاڵەتێکی چی بۆ ئێمە دروستەکە ئەمەی کە پێشتر بەخەو ئەبوو ێستا بێتە واقع باشە مامۆستا ئەگەر لیستێکی ئیسلامی هەموو ینی بەرەیەکی ئیسلامی لە لیستێکا کۆ بێتەوە و دروست ببێت کاریگەری پۆزیتیڤی نابێت لەسەر کۆکردنەوەی دەنگەکان و ینی پەرش و بڵاو نەبێ و دەنگانە وڵای تر ئێستا لە دیراسی ئەوان بەڕاستی هەر سێلایەنەکەمان لە دیراسی ئەوان وەکوتم ئەبێ ئێمە کارێ بکەین سوود بەم گەل و نیشتیمان و ئەزمونە بگەێنێ ئەمە مەسەلەیەکی مهمە ینی بۆوە نەڵێن وڵا با ئەم انتخاباتە پێش خینە ئەمەیان دواخین لەبەرەوە من زەرمە نا ئەمە گەل قازانجی لەکوایە زەرری لەکوایە ئەگەر بزانین قازانجیە بێ بێگومانێکین بزانین زیانە بێ بێگومان لێ دوورەبی لەسەر پەڕەکانی ڕۆژنامەکان ینی جۆرەها قسە و باسە بیستین لەسەر مەسلەی هەڵبژاردنەکان بەهرۆز گەڵاڵی پارتی دیموکراتی کوردستانی تۆمەتبار بکردبەوەی کە تەزویری کردووە نزیکەی 7,000 دەنگ ینی چۆن مەسلەی تەزویرکردن یاخود نەزاهەی هەڵبژاردنەکانی داهاتوو دەبینیت پێت وایە کە هەوڵێک هەبێت ڕاست بێ ئەم قسانە یاخود تەنها قسێ و هەر لەبەرەوەی نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان ئێمەش بە دوواداچوونمان کردووە دەست پێ کردو بۆ ئەوە بەڕاستی ڕاست بێ هەرگیز قوبوڵی ناکەین ئەوە جەریمەیە دەربارەی دیموکراسیەکرێ ئەوە جەریمەیە دەربارەی خاوێنی هەڵبژاردنە کرێ کە ئێمە مانێسە سمعەیە پیاکەین ئێمە ئێستا لە قۆناغێکان بەدەسەڵاتیشمان ئەم پەیامەمان داوە بەدەسەڵات ئێمە ئێستا لە قۆناغێکین ئەم قۆناغە ئەمەلەکانی ئێمەی نزیک کردوتەوە ئاواتە دێرینەکانی ئێمە نزیک کرد ئاواتە گەورەکەی ئێمەی هێناوەتە پێشەوە ئەبێ ئێمە پشتیوانی بۆ خۆمان دروستکەین گەورەترین پشتیوانی ئەمڕۆ ڕۆژە ئاوایە ئەبێ ئێمە هەوڵ بین بۆ ئینتیخاباتەکان زۆرترین کە من پێشنیارم کرد زۆرترین خەڵکی پسپۆر و ڕێکخراوەکانی ڕۆژئاوا بێن بەشداری بکەن تەنانەت پیاوە گەورەکانی وەکو جیمی کارتەر کە خەبیرە لەم مەسەلە وەکو سارکۆزی وەکو تۆنی بلێر وەکو لە بیرم نییە لەو کەسانە بیل کلنتۆن ئەم خەڵکە گەورانە کە هەن بێن سەرپەرشتی ئەم هەڵبژاردنەی ئێمە بکەن پێت وایە ئەتوانن ئەو کاتە هەڵبژاردنێکی نەزیه بەڕێوەگەرەوە بێ بەڵێ ئەگەر چاودێریەکی نێودەوڵەتی باش هەبێ لەگەڵ چاودێریەکی ناوخۆیی پێم وایە ئەمڕۆژ خەڵکی کوردستان زەمیری جوڵاوە ئەم زەمیر جوڵانە ئەتوانێ بەشێ بێ لە کاریگەریەکە چاودێریەکەیش بەشێ بێ ئەو خەڵکەش کە ئەمڕۆ پرۆسەکە بن بەڕێوە پێم وایە هاوڵاتی گەورن دڵسۆزن بە گەل و نیشتیمانەکانیان بەرژەوەندی باڵای گەلەکەیان ئەن بەسەر حیزبەکانە کە هیوادارم ئەمڕۆ حەزیاتر ببێ دوای پرسیارم کاتم نەماوە زۆر باس لەوە دەکراتیکێتی و پارتی کورسەکانیان بەشکرد بوو لە هەڵبژاردنە 1,50 هێنێت و 11 کورسی کۆتاش هەیە کەواتە ئێوە هیچ هێنن لەو هەڵبژاردنە سفر بەدەسەوە ئەگەر وابێ ئەوە خەڵکە بڕیارە ئێمە شتێکە لە دەستی خەڵکایە هەر بێنەوە بە دەستی خۆیەوە ئێمە تەکەهونات نەکەین لە ئازادی خەڵکە لە دەسەڵاتی خەڵکە ئەوە خەڵکی کوردستانن ئەو ژمارانە دیارەکەن کە هیوادارم بە ڕۆحێکی خاوێن بە ڕۆحێکی نیشتیمان پەروەرانە
بەڕۆحێ لە بەرژەوەندی ئەم ئەزمونەی هەرێمی کوردستانە هەموو بێنە سەر سندوقەکانی دەنگدان و ناخ و زەمیری خۆیان مرتاحکەن. زۆر سوپاس دەکەم، سوپاس بۆ بەخشینی ئەم کاتە بە NRT. ئازیزان تا چاوپێککەوتنێکی دیکە هەر شاد بن، خواتان لەگەڵ.